بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنمەیەدا قسە دەکەین لەسەر میدیا و هەڵبەت میدیا وەکو دەسەڵات لەگەڵ زۆر بەڕێز دکتۆرە نزاکەت حوسێن پرۆفیسۆری یاریدەر لە بەشە ڕاگەاندن لە زانکۆی سلەیمانی. سوپاسەکەم دکتۆرە بۆ ئەم دەرفەتە. دکتۆرە دەمەوێت لەم بەرنمەیەدا لەسەر دوو قسە لەسەر ڕاگەیاندن بکەین. ئاستێکی تیۆری و دواتر ئاستێکی ئەوەی کە میدیا لە ناو کۆمەڵگەی کوردی یان بە شێوەیەکی گشتی لە دنیای کوردیدا چۆنە. من دەمەوێت لە ئاستە تیۆریەکە پرسیاری ئەوە بکەم لە ڕووی تیۆریەوە ینی ممکنی ئێمە وەزیفەی ئیعلام بە جۆرێ دیاری بکەین کە تا ئەندازەیەش زۆر بەشی زۆری ئەوانی کە پێیان دەوترێن میدیاکاری یان هەتا ئەوانی لە دەروی میدیاشدا ئیش دەکەن ڕازی بن لەسەر ئەم وەصف و ئەو وەزیفەی کە میدیا هەیەتی. دەستان خۆش بێ ئێمە ئەگەر لە ڕووی تیۆریەوە باسی وەزیفەی میدیا بکەین ئەرکی پەیامی میدیا بکەین لەگەڵەوەی کە لە پراکتیکا ئەکرێ شتێکی لەوانەیە زۆر جار تەناقوزات دروست بێ لەوانەیە هەندێک جار بەپێی پێویست لە هەندێک لە وڵاتەکانە بەپێی ئەو سیستمە میدیایی کە هەیە بەپێی ئەو سیستمەی دەسەڵات هەیە لە وڵاتە بەپێی ئاستی ئازادی لە وڵاتە لە بەپێوەی ئایا میدیا لە وڵاتە بۆچی دروست بووە ئایا ئامانجی میدیا کێ ئایا خاوەنددارەکانی میدیا کێن لە پشتی میدیاکانەوە استراتیژی کەناڵە میدیاکان چۆنە مێژووی میدیا لە وڵاتە چەند قۆناغی بڕیوە ئەمانە بێمە هەموو دراسە بکەین ئەبێمانە لێکۆڵینەوە لەسەر هەموو ئەمانە بکەیت اینجا ئەو کاتە ئەتوانین بڵێن ئایا ئەو میدیا توانیوێتی پەیامی خۆی بگەێنێ جۆری میدیا جیاوازە لەوەی کە پەیامەکەی چۆن بێ میدیایەک میدیای بازرگانی بێ ئەرکو وەزیفەی جیاوازە لەوەی کە میدیایەک میدیای خەڵک بێ لەو میدیای کە میدیایکی حیزبی بێ میدیایەک ئەگەر میدیای تایبەتمەند بێ میدیایەک ئەگەر میدیایەکی وەرزش بێ جیاوازە لەو میدیای کە میدیایەکی سیاسی بێ بۆیە جۆری میدیاکە و ئەو ژینگەی کە لە وڵاتەکە بەم ئەوانەی کە باسم کرد هەمووی دیاری ئەوە ئەکەن کاتێک ئێمە بمانەوێت لە وەزیفەی میدیا یا لە ئەرکی میدیا یا لەو ئاستە یا لەو کاریگەری کە میدیا دروستی کردو لە وڵاتێکە قسە کاتێ ئێمە لە بەردەم ئاڵۆزیەکدا ینی ناڵم ئەستەم بەڵام تۆزێ قورسە ینی قسە بکەین بە جۆرێکی تیۆری لەسەر وەزیفەیەشی دیاریکراوی میدیا نا بە شێوەی تیۆری قرس نێ چکە شتەکانی تیۆری و شتە نەزەریەکان و قاعیدەکان سەوابتن جێگرن بەڵام بەوەی کە ئایا لەم هەرێمەی ئێمە میدیا ئەتەوێ بڵێ چ پەیامێکی گێڕاوە ئەوە ئاڵۆز بێ ڕەنگە بۆ هەرێم زۆر چاکە ئەگەر ئێمە قسە لەسەر کۆمەڵگەیە بکەین جار ئێمە لە ئاسە تیۆریەکە داین لەسەر لە کۆمەڵگەیە قسە بکەین کە کۆمەڵگەیشی سەقامگیرە چ وەک کۆمەڵگە خۆی چ وەک سیاست تێداکردنیش لەوێدا وەزیفەی میدیا چییە لە کۆمەڵگەیشی ئاوەها خۆی لە کۆمەڵگەی سەقامگیرە وەکوتم کە قسە لەسەر هەر جۆر میدیا بکەیت بێن نەوعی میدیاکە و جۆری میدیاکە باس دەبکەیت لە وڵاتێکە کە وڵاتێکی سەقامگیرە وڵاتێکە سیستم جێگیرە وڵاتێکە سیستمی سیاسی سیستمی پەروەردەی سیستمی میدیایی هەمووی بە یەک ئاراستە ئیشەکات هەمووی بۆ یەک ئامانج ئیشەکات ئەتوانی بڵێ لەویان میدیا توانیوێتی ئەو وەزیفەیەی پێداویستی خواستی ئەو وڵاتەیە جێبەجێ بکات ئەگەر لە کاتێکا جۆری میدیاکە بۆ نمونە ئەگەر تۆ وڵاتێکی وەکو ئەوروپا بێنی لە وڵاتێکی وەکو ئەوروپا ئەو زۆربەی وڵاتانی ئەوروپا میدیا لە لای ئەوانە بە ئامانجی ینی بۆ هەدەفێکی سەرەکی ئامانجە سەرەکیەکەی خزمەتکردنە بە خەڵک میدیا لەژێر ئەم دەسەڵاتی ئەم پارت و ئەو سیاست و ئەو لایەنانیە میدیا بۆ شەڕی سیاسی دروست نەبووە لە وڵاتانە ڕاستە لە سەردەمانێکی کۆنا میدیا لای کەنیسە بۆ میدیا لای دەسەڵاتێک بووە بەڵام بە تێگرا لە ساڵەکانی ئەتوانم بڵێم لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە لە زۆربەی وڵاتە دیموکراسی و ئەوروپی و سەقامگیرەکانە میدیا دوو جۆری لە خۆی بینیەوە میدیایە کە میدیای خەڵکە و بۆ خەڵک ئیشەکات و ئامانجی خزمەتکردنە بە خەڵک لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی پێداویستی کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگی و ئەوانەوە ئەم میدیانە لە وڵاتانێکی وا سەقامگیر و جێگیرا کە بۆ ئەم ئامانجە دروست بوون و بۆ ئامانجە ئیشەکەن توانیویانە ڕۆڵ و پەیامی خۆیان لە پڕکردنەوەی خواست و پێداویستیەکانی تاکەکانی کۆمەلگا بەدیبێن جۆری تری لە میدیا لە ڕەنگە لە وڵاتانە شەهر هەبێ وڵاتە ئەوروپیەکانە میدیای بازرگانیە و ئەو میدیایەکە بە سپۆنسەر ئیشەکات و بە پارەی ڕێکلامی شەکات و بە بازاڕ ئیشەکات و خزمەت بە بازاڕێکی ئابووری سەرمایەدارەکانەکە لە دەرەوەی مەسئولیت نییە ئەم میدیا نا هیچ ئەزان چێ بۆیە من کە ئاڵێن باسی وڵاتکە لە وڵاتێکە کە سیستمێکی تۆکمە و ڕێک و پێک هەیە لە وڵاتێکە هەموو شتێک یاسای بۆ دانراوە
میدیاش لەناو ئەوانە لە وڵاتێک لە هیچ وڵاتێکی دنیا میدیایەک نییە لە ژێر چەتری ئیدارەیەکا بێت ئایا وڵاتێکی دیکتاتۆریش بێت لە ژێر چەتری بۆردێک یا ئیدارەیەک یا ئۆرگانێکە ڕێک خراوە میدیا کە خزمەت بۆ سیستمە دیکتاتۆریەتە ئەکات لە وڵاتێکی دیموکراسیشە چەترێک ئۆرگانێک هەیئەیەک هەیە کە چاودێری و ڕقابەی میدیاکە بەو شێوەیە کە خزمەت بە کۆمەڵگەیەکی دیموکراسی و میدیا خزمەت بە پرۆسە دیموکراسیەکە پێ دوای لە کۆمەڵگەی سەقامگیر میدیا خزمەت بە خەڵک دەکات یان لە خزمەتی خەڵکە ئەی لە کۆمەڵگەیە کە ناسەقامگیرە تێیدا سیستەمە سیاسیەکەی سیستەمێکە کە ناوی بنین بە سیستەمێکی دیکتاتۆری لەوێدا وەزیفەی میدیا چی دەبێت پەیوەندی بەوە پۆلێنیکەن سیستم دیکتاتۆری بێ سیستمی دیکتاتۆریش هەیە میدیا ڕێکخراوە مشکلە گرفتەکە لەوە نیە ئەم سیستمە دیموکراسە گرفتەکە لەوەیە سیستمی سیاسی ئەو وڵاتە چەندێ تۆکمۆ ڕێکوپێکە لە بۆ نمونە لە وڵاتی دیکتاتۆری هەبووە لە هەندێک لە وڵاتە دیکتاتۆرەکانەوە کۆنیش لای خۆمان ڕژێمی پێشوی بەعس هەبووە ڕاستە میدیا خزمەتی بە ئایدۆلۆژیا و سیستمێکی سیاسی کردووە بەڵام یاسا و بۆرد و ڕێخستنێک هەبوو بووی ئەو وڵاتەی کێشەیە کە سیستمەکەی ئالۆزە کە سیستمی سیاسی شپرزە کە سیستمی ئیداری شپرزە هاوتەریبی شپرزی سیستمە ئیداری و سیاسیەکە سیستمی میدیاییشی شپرزە ئالۆزیەک لە ژینگەی میدیایی و بێسەروبەریەک لە ژینگەی میدیایەکە ئالەو کاتا دروستە بێ ئەگینا سیستمی دیکتاتۆری هەیە زۆر مەزبوطە ڕاستە میدیاکە بۆ خزمەتی خەڵک نییە بەڵام ڕێک خراوە تۆکمەکراوە یاسای بۆ دانراوە ڕقابەی بۆ دانراوە چاودێری بۆ دانراوە وەزیفەکەی دیارە ئایا خزمەت بە دەسەڵاتە دیکتاتۆری ئایدۆلۆژیا دیاری کراوەکە کات یا خزمەت بە خەڵکەکە بەس لەو وڵاتانەی کە سیستمەکەی شپرزە و بێ یاساییە و پەرتەوازەیە و سیستمی سیاسی تێکچووە و دەسەڵاتی حیزبی زاڵە و ینی حکوومەتێکی نیشتمانی نییە کە هەموو شتەکان کا بە نیشتمانی میدیاش ئالەوێ بۆ خۆی ئەبێت نەک ئەوەی خۆی شپرزە و بووە پەرتەوازەیە و بێسەروبەریە بووە بە هۆکارێک بۆ شپرسکردنەوەی وڵات جارێکی تر تێکدانی سیستمە سیاسیەکەش و شپرسکردن و نەهێشتنی سەرگرتن و سەقامگیربوونی سیستمەکانی تری وڵاتیش واتە میدیا ئەگەر ڕێک نەخرا بە ئاراستەی ئامانجێکی دیاریکرا و ئیتر هەر ئامانجێک بێ ئەبێ بەگرفت بۆ وڵات ئەبێ بەش هۆکاری جارێکی تر ئالۆزکردنەوەی وڵاتەکەش چونکە وڵاتەکە خۆی شپرزە نەیتوانیوە خۆی ڕێکخا سیستمی پەروەردەی ڕێکخا سیستمی سیاسی ڕێکخا سیستمی میدیایی ڕێکخرا میدیا زۆر خراپتر لە سیستمەکانی تر ئەتوانێت شپرزی لە وڵاتەکە بکات ئەگەر قسە بکەین لەسەر میدیای کوردی لە سەر بکەم دنیا هەیە دنیایشی سەقامگیر دنیایشی ناسەقامگیر و فەوزایە دنیاشی چوزان دیکتاتۆر بمبورەکەەوە ئەڵێم ئێمە تێگڕای کەناڵەکانمان تێگڕای چاوپێکەوتنەکانمان گشتگیر قسە لەسەر مەسەلەکانەکەین نەڵێ میدیای کوردی بڵێن میدیا لە هەرێمی کوردستانە ئێمە ئەگەر بڵێن میدیای کوردی ئەبێ بچینەوە بۆ سەردەمی مقداد مەدحەت بەدرخان میدیای کوردی هەموو ئەوەگرێت ئەو ڕۆژنامە و جەریدە ئینجا بچین باکووری کوردستان باشووری کوردستان ڕۆژئاوای کوردستان لە هەرێمی کوردستان میدیا لە هەرێمی کوردستان لەم بەرنامەیە میدیای کوردیمان بەکارهێنا میدیا لە هەرێمی کوردستان ئەتوان بڵم هەرێمی کوردستان هەرێمێکە ئەگەر بێت و جۆر پێناسەیەکی بۆ بدۆزیتەوە لە ڕووی سیستمە سیاسیەکە و لە ڕووی شێوازی حکومڕانیەوە ڕەنگە تاکە مۆدیلێکی ناوازە بێت کە نەتوانی بیخەیتە ژێر پۆلێنی هیچ سیستمێکی سیاسی دەسەڵاتەوە ئەوە بۆ ڕوونکەمە بۆ بینەران ئێمە وڵاتێکین باس لەکوێ میدیا بکەم کە وڵاتەکەم پەرلەمانی نییە پەرلەمان ئەکرێتەوە داخرێ باس لەکوێی میدیا بکەم لە وڵاتێکم کە حکوومەتەکە نازانی چۆن ئیشەکات کێ لە ناو حکوومەتایە و کێ لە دەرەوە هەیە لە ناو حکوومەتایە وا قساکە لە دەرەوەی حکوومەتە هەیە لە دەرەوەی حکوومەتە وا قساکە خۆی خاوەنی وڵاتەکەیە ئالەم ژینگەی میدیا لە وڵاتەی کە هەر لە سوچێکەوە بۆ خۆی میدیایەک دروست بووە لە سەردەمێکا میدیامان بۆ شەڕ و بۆ شۆڕش بەکارهێناوە ئێستاش هەر کەسێ لە سوچێکا بۆ خۆی کەناڵێکی تەلەڤیزیۆنی ئەکاتەوە هەر حیز بە خاوەنی چەندین کەناڵی تەلەڤیزیۆنیە و شپرزین لە ڕووی تەکنیکەوە شپرزین لە ڕووی ڕێخستنی میدیاوە شپرزین لە ڕووی جۆری میدیا نازانین میدیاکەمان لەسەر کام جۆر خۆ هەموو شتێ لە دنیا مۆدیلە سیاست مۆدیلە میدیا مۆدیلە پەروەردە مۆدیلە هەندەسە هەموو شتە مۆدیلە لە دنیا کۆمەڵە نظام و سیستم و مۆدیل هەیە میدیاش بۆ خۆی لەوانە مۆدیلی خۆی هەیە لە وڵاتە
لەم ژینگەی وڵاتەی ئێمە ناتوانین بڵێن ئێمە میدیاکەمان لەسەر ئەم مۆدیلەیە میدیایەکین بۆ خەڵک ئیشەکەی لەسەر ئەمەش ناتوانانی پێناسەیەکەی یەک دنیا غامزی و تێکەڵ و پێکەڵیت بۆ دروستە بێ میدیایەکی حیزبی دیکتاتۆری سیاسین وەکو ڕژێمی بەعەز ناتوانانی لەمە شاپۆلێنیکەی میدیایەکین چوینەتە ناو کەناڵی ڕیکلامی و تەلەڤیزیۆنی بازرگانی خەریکە دروست ئەبێ و ئەوانە بەڵام هەرچی ئەەکەی نازانی ئەمە ئەتوانی بڵێ وەک تەلەڤیزیۆنێکی بازرگانیە لە ئەوروپا سیرەکەی لەوێژ لەو لاوە دەستێکی حیزبی تیالۆ سیاسەتێک هاتووە لەوێەوە بۆ شتێکی تر ئیشەکە غامزی پەرتەوازایی شپرزی بێبەرنامەیی بێڕێخستن لە ناو میدیای کوردی ئێمە لە هەرێمی کوردستان ئایبینین چەندە سیستمە سیاسیەکە شپرزە و ئاڵۆزە و پەرتەوازەیە سیستمی میدیای کەشمان و ژینگەی میدیای هەرێمی کوردستانیش ئەوە نە ئاڵۆز و دووکەڵای و غامزیە ناتوانین نە لە جۆرەوە مۆدیل پێناسەیەکی بکەیت نە پۆلێنی بکەی لە ژێر هیچ سیستمێکە نە لە ڕووی خزمەت و پەیامەکەیەوە کەناڵێکە حیزبیە لە پراڵە جەماوەریم هی خەڵکم لەو لاشەو بۆ سیاسەتێکی شەکە ئەڵێ بازرگانیم بەس بۆ بازرگانی ئیشەکەم حەقم بەسەر کەسەوە نیە سەر بەخۆیم لەگەڵ ئەمێ بە هەڵبژاردن ڕێک ئەزانی بۆچی ئیشەکات و ئەچێتە یعنی نازانی لە ناو ئەمە چۆن سەر لەم میدیای لە هەرێمی کوردستان بەڕاستی دەکەن بەڵام ئەم پەیوەندی بە پەرسەندن و پێشکەوتنی کۆمەلگاوەنی ئەم ئالۆزیە حاڵەتێکی ئیجابی نییە ئاخر تۆ مرۆڤێک کە گەشە ئەکات ئەگەر گوێچکەیەکی گەشە بکات و گوێچکەیەکی گەشە نەکات دەستێکی گەشە بکە و قاچێکی گەشە نەکە ئەمە پێی ناڵن گەشەیەکی تەندروست ئێمە ڕاستە لە ڕووی ئەوەی کە ئازادیەک هەیە هەرکەس بۆ خۆی کەناڵەکە کاتەوە و چی ئەوترێ ئەمە ئازادیەکە دروستمان کردو ئەمە بڵێن گەشەیە بەڵام لە کاتێکە کەناڵەکانی ڕاگەیاندن دەیان کێشیان لە ناو کۆمەلگا دروست کردو و بێپەرتەوازەیە و چەندین کولتوری وڵاتانێنێ نمایشی ئەکات و چەندین ئیهانە بە کەسایەتی ئەکرێت و تەشیر بە خەڵکی تر ئەکرێت و خاوەندارەتی میدیا دیارنی ئەنی تۆ لەم لە ڕاستە ئێمە ئازادیمانەیە بەڵام ئازادیە کەشمان پێویستی بە ڕێخستنە لە هەرێمی کوردستانە چکە لە هەندێک ڕۆ زۆر ڕۆشتوین لە هەندێک ڕووشەوە دەرگامان داخستووە لە هەندێک ڕووشەوە نازانین چۆن پێناسەی بکەین گەشەیە ڕاستە ئێمە ئازادی ئەبێتە هۆی زۆربوونی کەناڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا ئەبێتە هۆی ئەوەی لە ڕووی تەکنیکیەوە ئێمە توانم بڵێن میدیای ئێمە گەشەمان کردووە بەڵام لە ڕووەکانی ترەوە بڵێن ئێمە خاوەنی میدیایەکی تۆکمین کە خزمەت بە پرۆسەیەکی نیشتمانی خزمەت بە پرۆسەیەکی نەتەوەیی خزمەت بە پەروەردەی تاکەکانمان ئەکات لەما ئێمە گەشەمان نەکردووە گەشە مانای خۆی هەیە هەموو گەشەیەک هەر مناڵێک ئەگەر هەموو مانگە کیلۆیەک زیادکە 4 کیلۆ زیادکە گەشەیەکی ناتەبیعیە ئەگەر گەشەکە بەڕێک و پێکی نەچوو لەبەر ئەوە ئێمە لە هەر بوارێک سیستمی ئابووریمان گەشە ئەکا لەلایەکەوە طبقەیەک دروست ئەبێت لە تۆپایە طبقەیەکیش دروست ئەبێت لە برسێتی ئەمرێ ناتوانێت بڵێ سیستمی گەشەی ئابووری ئەم وڵاتە بوارێکی تەندروستە بۆ میدیاش بە هەمان شێوە زۆر چاکە ئەم فۆزایی کە لە میدیادا هەیە لە میدیای کوردی لە هەرێمی کوردستان بۆچی تا ئێستا چارەسەر نەکرا بە تایبەتی خۆت دەزان ئێمە یاسامان هەیە بە تایبەتیش یاسای ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان ئێمە ینی ڕاستە ڕەخنە ئەگرین ڕاستە لە بەرامبەر ڕەخنەشا کۆمەڵی موبەڕیراتەیە ئێمە هەرێمێکین دەوڵەت نین ناتوانین بڵێن ئێمە ئەبێ وەکو وڵاتێکی وەکو بەریتانیا و ئەمریکا و وڵاتێکی وابین ڕاستە دەوڵەت نین گرفتی سیاسیمان هەیە گرفتی ئەقلیمیمان هەیە گرفتی ناوخۆیمان هەیە ئەمانە هەموو ڕژاونەتە ناو تێگڕای جومگەکانی تری وڵاتەوە لەبەر ئەوە تۆ لە کە سیستمی سیاسی تۆکمە و حکومڕانی وڵات تۆکمە نەبوو هەموو شتێک ئیفلیج بوونی تیەکە بێت گرفتەکە بۆ ئەوە ناگەڕێتەوە ئێمە یاسایمان فعلەن یاسامان نییە نازانم بۆ بوارەکانی تر ڕەنگە من لە بواری هەندەسا لە بواری زانستا لە بواری سیاسەتا زۆر یاسایەکمان هەیە بە ناوی یاسای سەحافە باش با باسی و یاسایەوە بکەم ڕۆژناهێ میدیای کوردی سیستمی میدیاییمان بواری میدیاییمان ئەوەندە بۆشایی یاسایی هەیە ئەو یاسای چاپەمەنی هەرێمی کوردستانە ڕەنگە چەند ساڵێک پێش ئێستا دەرچووە هەرێمکرا هەتا ئێستا میدیا بەس بریتی نیە لە چاپەمەنیە میدیای بینراوە میدیای بیستراوە ئەمە وەکو جۆرەکانی میدیای ئەوەتانە سۆشیال میدیا هاتووە میدیا ئەلەکترۆنیمان بۆ هاتووە لە ڕووی جۆری میدیا و میدیای بازرگانی هەیە میدیاکانی تر هەیە
ئەمانە هەموو پێویستی بە ڕێخستنی یاساییە، ڕێکلام پێویستی بە ڕێخستنە، جۆری میدیا پێویستی بە ڕێخستنە، کێ خاوەنددارەتی میدیاکە پێویستی بە ڕێخستنە. ئەمە هەموو یاسای ئەوێ یاسایەکی چاپەمەنی بەشی پێداویستی بەس چاپەمەنی هەرێمی کوردستان ناکە، ئەنی ئەگەر بچینەوە بە ناو یاساکە ئەمە بەس بۆ چاپەمەنیشە، یاسایەکمان نییە بۆ ڕێخستنی رادیۆ تەلەڤیزیۆن. هیچ وڵاتێک نیە لە دنیا بە ئەو پەڕی تۆپی دیموکراسی تشەوە دەستی لە پەخش و بینرا و رادیۆ تەلەڤیزیۆن بەردابێت و هەر کەسێک بۆ خۆی ئیش بکە. ئەمە پێویستی بە یاسا هەیە، ئازادی ڕێخستنی لەگەڵانە بوو فەوزا و بێسەروبەری و سەرگەردانی دروستەکە. ئێمە ئازادیەکمان هەیە ڕێخستنی لەگەڵانێ، بۆیە ئەم بێسەروبەری و فەوزایی دروستکرد. وڵاتان ئازادی میدیایی هەیە، بەڵام ناهێڵێ ئازادی میدیایی کە هەر کەسێک بۆ خۆی کەناڵێکدانێن، ناهێڵێ ئازادی میدیایی زیان بە پرۆسە نیشتمانی و نەتەوەی و کولتوری و فەرهەنگیەکەی وڵات بگەێنێ، بە پرۆسە پەروەردەیەکەی بگەێن. بۆ یاسا نەک ینی ئەو یاسای چاپەمەنیەت چەندین بۆشایی یاسایی بۆ ڕێخستنی میدیا لە هەرێمی کوردستانە هەیە کە بەداخەوە ئێمە باسیەکەین پرۆژە هەیە، بەڵام پرۆژەکە بچێ بۆ کوێ وە لە کوێش تەصدیق بکرێەوە لە کوێش دەنگی لەسەر بدرێ ئەوە بۆ خۆی قسەی خۆی هەڵەگرێ. وەزیفەی میدیا لە هەرێمی کوردستان سەر بە چه دنیایەکە، سەر بە دنیای خەڵکە یا لە دەرەوەی خەڵک باڕوونتر بڵێم تێکەڵەیە. ئێمە لە ڕووی سیستمەکانی میدیاوە بڵێن لیبراڵی و دەسەڵات و کۆمۆنیستی و ئەمان تێکەڵی میدیا لە هەرێمی کوردستانە خۆی هەر ئەمانەژەر لە وڵاتانیش ڕەنگە سیستمەکان بە یەکەوەیش بن، بەڵام ئێمە تێکەڵین تێکەڵەیەکین لە ئەتوانم بڵێم کەناڵەکانمان خاڵی نین بەتاڵ نین لەوەی کە بەرنمەیان تیانە بێ بۆ خەڵک کە خزمەت بە خەڵکە لە ڕووی میدیای خەڵکەوە، بەڵام لە هەمان کاتیشا میدیاکانمان سیاسیشن، لە هەمان کاتیشا میدیای بازرگانی هاتوۆتە ناوەوە، بازرگانیە سیاسیە هی خەڵکیشە. کەناڵ هەیە بێنی تێکەڵەیەکە لە هەر هەمووی بە تێگڕای ژینگەی میدیایش لە هەرێمی کوردستانە تێکەڵەیەکین ڕاستە ئەمەش پێیوەستە بە گەشەی کۆمەلگا، گەشەی تەکنەلۆجیا، گەشەی ئابووری، ئازادی سیاسی، جۆرێک لە میدیایەت میدیایەکە بە سپۆنسەر ئیشەکە پێویستی بە حیزب نیە پارەی بۆبە، بەڵام وای کردووە تێکەڵەیەک هەیە لە وڵاتانیشا وایە وڵاتەیە مۆدیلی خەڵکی هەیە، مۆدیلی بازرگانی هەیە، مۆدیلی سیاسیەکەش هەیە، بەس ڕێکی خستووە پۆلێنی کردووە. تۆ بازرگانیت کەناڵەکەکەیتەوە، بازرگانیت ئازادیت پارە لە حیزب وەرناگریت، پارە لە حکومەت وەرناگریت، بەڵام کۆمەڵی هێڵی بۆ داناوە. تۆ نابێت بەریەکەوتن لەگەڵ بابەتێ داڕزانین کولتورا بکە، بەریەکەوتن لەگەڵ پرسینەتەوا بکە، بەریەکەوتن لەگەڵ ئەحساس و سایکۆلۆژیی کۆمەلگا بکە. پێداویستی ئەم کۆمەلگەی ئێمە خۆمان تونوتیژین پێویست بەوە ناکات تۆ فیلمی تونوتیژی دنیا بێنی لێرە عەرزیکەی لە هەرێمی کوردستاندا دەبینی هەمووی هەیە ئەجاری وا هەیە. ئێمە دەردێکمان هەیە بە دوای دەرمانێکە ئەگەڕێن میدیاکان دەردەکە بەهێزەکەن. ئێمە کۆمەلگەیەکی نائارامین بێتاقەتین لە بری ئەوەی هێمن بینەوە کە لە وڵاتانی جیهانە گرفتی ئەو وڵاتەی چی بێت بۆ نمونە وڵاتێک کە میدیای جوان ڕێکخستووە تۆکمەی و ڕێک و پێکە گرفتی وڵاتەکەی تونوتیژیە دێت ئەجندای میدیاکانی سیرەکات بە پێی یاسا بۆی ڕێکەخات کە نابێت لە هیچ بەرنامەیەکتا تونوتیژی هەبێت لە ئەفلام کارتۆنەوە بیگرێت لە بەرەوەی ئێمە وڵاتێکی تونوتیژی بەس لا ئێمەوە نیە هەندێک جار هەندێشت کە وەها 2000 ڕەنگە تەفسیر بکرێت کە بنمونە گواستنەوەی توندوتیژیە لەوانەیە لای میدیاکە گواستنەوەی وێنە پێ گواستنەوەی حقیقەتی ڕووداوێک بێت. ئەمەش حقیقەت هەیە وایە هەموو ئەوە هەست پێ خۆ ئەمە بەس نییە بلای ئێمە زۆرترین تونوتیژی لە وڵاتێکی وەکو ئەمریکا لە ڕێگەی ئەفلامەکانەوەی میدیا ئێستا بووەتە حاڵەتێک کە تۆ ئەگەر لە ڕێی رادیۆ و تەلەڤیزیۆن و ڕۆژنامەشەوە ڕێگای لێ بگری ناتوانین لە ڕێگەی سۆشیال میدیا و ڕێگای لێ بگری، بەڵام ناشکرێت دەستبەرداری ببیت. ناکرێ ئەم میدیایە تۆ بێنیتی ئێمە لە کاتێکە خواخوامانە دانوستانێکی سیاسی هەبێت نزیک بوونەوەیەکی لایەنەکان بێت سیرەکەی کەناڵێک بە ئاراستەیەک ئیشەکات 100 ئەوەندەی کە لە یەکتریان دوورەخاتەوە. میدیا لە وڵاتانە ئامرازێکە بۆ خزمەتکردنی نیشتمان بەدەست دەوڵەتەوەیە بۆ خزمەتکردنی دەوڵەت نەک بۆ خزمەتکردنی حیزبێک بۆ خزمەتکردنی پێداویستێ نەتەوەی و سیاسی و فەرهەنگەکان. ئەم ئەرکە لە هەرێمی کوردستان قورس نییە بە تایبەتی کە دەوڵەت خۆی خاوەنی خۆی نییە دەوڵەت خۆی ینی یانجیەکانی مشکلەکانمان
قوڵە ئێمە ناتوانین لە هەرێمی کوردستانە بڵێ میدیای ئێمە حکوومەتی دەوڵەتیمان نیە، پەرلەمانی نیشتیمانیمان نیە، پەروەردەی نیشتیمانیمان نیە، زانکۆیەکی نیشتیمانیمان نیە. چۆن لە ناو ئەم نەبوونی ئەم هەموو شتا تۆ داوای میدیایەکی نیشتیمانی بۆ دەوڵەت ئیشپا قورسە زەحمەتە. لەبەرەوە دەردەکانی میدیا ئێمە دڵمان خۆشە کەناڵمان زۆر بۆ، بەڵام دەردەکانی میدیا هێندە زۆرن. دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەگەر سیستەمە سیاسیەکەش ڕێک و پێکە، ئیعلانی دەوڵەتێکی تۆکمەش بکە، سیستمە حکومڕانیەکەشی باشکە، لە پاڵیا بە هاوتەریبی سیستمی میدیای و میدیا ڕێک نەخا وەک وایە هیچی نەکردبێت. چکە میدیا ئەتوانێت تێکی باتەوە، میدیا ئەتوانێت ئەم ئێوارە ڕێککەوتنێکی سیاسی تۆکمە هەبێ بە دووسێ کەناڵی میدیای ئەتوانەوە ڕێککەوتنە سیاسی بە هەفتەیەک نێڵان سەقامگیر. میدیا ئامرازێکی کاریگەری دووسەرەیە، بە باش بەکارت نێنا بە خراپەت و بەکارێکە. با لێرەوە بچمە سەر پرسیارێک ئەوەی کە لە کوردستاندا دەگوزارێت لە چەشمە و لە ململانەی سیاسی، تێیدا میدیا کەوتوتە ژێر کاریگەری ئەم چەشم و ململانەی سیاسیانە، یا دێ چوزانم جاری وایە ئاراستەی دەکات. میدیا چوەتە ناو ململانێکەوە گرفتەکە وەیە. میدیا لە وڵاتانە لە دەرەوەی ململانەکەیە. بۆ نمونە ئێستا میدیا لە وڵاتێکی وەکو بەریتانیا کاتی هەڵبژاردنە و ملانەی نێوان دووسێ پارتی سیاسیە، یان لە کاتێکا کە ململانەیەکی سیاسی لە وڵاتەکە دروستە بێت، میدیا دێت لە دەرەوەی ئەوە ئیش بۆ چارەسەری ئەو حاڵەتەکە. چکە میدیا لە وڵاتانە بۆ چارەسەری کێشە بەکاردێت، بۆ چارەسەری کێشە سیاسی و کۆمەڵایەتی و سیستم پەروەردەیەکە بەکاردێت. لەبەرەوە لە دەرەوەی ئەوەیە میدیای ئێمە تێوەگلاوە. ئێمە لە بنەما میدیایە بووین بۆ شۆڕش دروست بووین، دواتر ئەم میدیای هێنراوە شەڕی پێکراوە، بەرگی سیاسی پێکراوە، لە ژێر دەسەڵاتی حیزبایە. لەبەر ئەوە ناکرێتەوە میدیایەک بیت، هی حیزبێک بیت، هی پارتێک بیت، پارتەکە بچێتە ململانەوە تۆ بیتە دەرەوە، پارتەکە خۆی لێ قبوڵ ناکە. هەر شکڵی دەموچای میدیایەکی جوانابێتەوە، میدیایەکی لەژێر ڕکێف و سپۆنسەر و زمان حاڵی پارتێک بی، پارتەکە چۆ ململانی ئەبێ بڕۆی. یعنی ئەمە شتێک نییە تاوانی میدیای کوردی بێ، دروستبوونی میدیای کوردی و ژینگەی میدیای کوردی و ئەوەی کە میدیای کوردی بۆ دروست بووە هەر ئەوە ئەبێت. کاتێ پارتێک دێت لە ڕێژەی زۆری کە من ئاگادارم پارتەکان چ قسەیان لەگەڵا بکە، ئەڵێ ڕێژەی لەسەر و نیوەم بۆ ئیعلامە، ئەو ئیعلامەی بۆ چییە؟ ئەو ئیعلامە داعەنێ لە کاتێکە ئەم تووشی قەیران و ململانێ بوو میدیاکە دژی خۆی قسە بکات بە ئاراستێتر. لەبەرەوە تاوان نییە لە میدیای کوردیان ئاوەیە ڕۆژنامە نووسەکانمان یاچی ئەو ئامانج و استراتیجیۆ کە ئێمە میدیامان بۆ دروست کردووە هەر ئەبێ وا ئیش بکات. میدیا کە سیاسی بوو، حیزبی بوو، میدیایەکی دەسەڵات و حکومت بوو، هەر ئەبێ بەو شێوازە ئیش بکە. کەی ئێمە لەمە قەیر لەمە ڕزگارە بین کاتێک کە توانیمان بە یاسا بە سیستم میدیامان ڕێک خست و میدیایەکی دەوڵەتی و نیشتیمانیمان هەبوو، ئەویش کەی کاتێک نیشتمانمان هەبوو، کاتێک حکومەت و پەرلەمانی و هەموو ئۆرگانەکانی وڵاتمان نیشتمانی بوو، ئەو کاتە دەتوانێت چارەسەر. ئەمە ڕەنگە لای من ڕەشبین بێ، زۆر کەس بە ڕەشبین. ئەمە تێگڕای ئەزمموی خزمەتکردنی ئیشکردنی 20 ساڵی میدیایمە لەگەڵ هەموو ئەو بڕوانامانەی کە هێناومە کە تێگڕای مۆدیل و سیستم و میدیاکانم دیراسە کردووە. ئەمە ڕەشبینی نییە، بەڵام هەتا ئەوەی پشتەوە کە سیستمە سیاسی و دەسەڵاتەکەی چاکنەکەی سیستمی نیشتمانەکە چاکنەکەی ناتوانین. زۆر چاکە. لێ ئێستادا قسە لەسەر ئەوە هەیە کە میدیای کوردی بە ئاراستەیەکدا ئیش دەکە، ئیشی پێدەکرێت کە جەماوەڕ ڕاستیکە، ئەوەی کە جەماوەر چی دەوێت ئەم میدیای بەم ئاراستەیەدا ئیش بکە. ئەمە ڕاستە لەژێر کاریگەری جەماوەرای ئاوا بڵێن تا ڕادەیەک ئەزان چی کە تۆ خۆت هێڵێکت نەبوو لەسەری بڕۆیت، هەموو کەسێک توانی ئاراستت پێ بگۆڕێ. ئەم میدیایە ئەگەر بنەغا بۆ خزمەت بە خەڵک و دەنگی جەماوەر دروستکرا، ئیتر ئەم استراتیژەی خۆی نەپارتێکە توانێت پێ بگۆڕە نەلایەنێک. وە کاتێکیش کە تۆ میدیای ئێمە ئەگەر بگونجێ بڵێم بە داوای لێبرنەوەڵم لەسەر لێ شێوانایەت، جاری وایە کەوێتە ژێر کاریگەری جەماوەرەوە فەوزایەک دروستەکات، چونکە هێڵێک و بنەما و استراتیژێکی خۆی نییە، گرفتی نییە. ئەگەر خۆپیشاندانێکی بچووک بێت، دوو کەس کوژرا بێت،
ڕێک بێت لە هەمان کاتە شێوازی کوژران و خوێن و برینەکە بگوێزێتەوە بۆ ئەوەی عاتیفەی جەماوەڕ بکە. ئایا میدیایەکی ئەوروپی 100 کەسیش بکوژرێت دێت ئەم وێنەی 100 کەسە ئەگەر گوێچکە و لوتیشیان لێکرابێتەوە بیداتە سەر شاشە نایدات بۆ چکە ئەو میدیایە پەیامی خۆی هەیە خزمەتەکە. بۆیە میدیا لە هەرێمی کوردستانە ئالەم ئازادی کە پێی دراوە ئالەم مەرحەلە ئینتیقالی کە لە میدیایەکی سیاسیەوە بەرەو میدیایەکی ئازاد و سربەخۆ وردە وردە هین ئەڕوا لێراش پرزی ونبوونێکی ئەگەر بڵێم ناسنامەی هەیە یعنی ئەتوانم بڵێم ئێستا میدیا لە هەرێمی کوردستانە ناسنامەیەکی غامەز و دوو ناسنامەیی و دووسێ دەموچاوی پێوە دیارە. بۆیە لە پڕاکەوێتە ژێر کاریگەری جەماوەر لە پڕاپارتێک ئاراستەکەی پێگۆڕێ ئەمە نەبوونی هێڵێکی تۆکمە و استراتیژ و بەرنمەیە بۆ میدیای کوردی ڕاستە هەندێک جار ئەوەکە میدیایەکە سەر بە پارتێکە ئۆپۆزیسیۆنە میدیەکە پارتەکە حەزەکە شت گەورەکە ئەم میدیاش دێت بە ئاراستەی خۆی ئیتر ڕەچاوی لایەنی مرۆیی ڕەچاوی ئەحساسی جەماوەر ڕەچاوی تەشهیر ڕەچاوی زیانە کۆمەڵایەتی و پەروەردەیەکانی کە تۆ گەنجێک دروست ئەەکەیت بە شتێک عاتیفەی پێ بەرز ئەەکەیتەوە دەیهێنیتە سەرجادە ئەمە ئاسەوارێکی هەیە لەو لاشۆ میدیایەکی حیزبی کە تۆ دێیت هەموو شتێ ئارایش دەکەیت و نما هەموو شتێک هەموو درۆیەک جوان ئەەکەی بۆ ئەم جەماوەرە ئایا تۆ دوای کۆمەڵگەیەکی درۆزن دروست ناکەی ئەمانە بێ بەرنامەیە میدیای وڵاتان لە خەمی نیشتمانەکایەتی پەروەردەی تاکەکانیەتی پێشەوەی خەمیەوە بێ بۆیە کە تۆ هێڵێکی خۆتت نەبوو ناسنامەکە دەگۆڕێ هەر ڕۆژە بە ئاراستەیەەکە میدیای کوردیش ئێستا ئەلە و بارودۆخ زۆر چاک ئەوەی کە میدیای کوردی هێڵێکی دیاریکراوی نییە جارێک حزب چوزانم جارێک جەماوەر جارێک شتێشتر ئاراستی دەکە ئەمە وای کردو کە میدیا 2000 بکەوێتە دەرەوەی مەسئولیەت میدیا خۆی لە قەیرانای میدیای کوردی ئێستا خۆی بۆ خۆی لە قەیرانای ئەچێتە دەرەوەی مەسئولیەت یعنی ناتوان نازانێت چی بکە خۆتاوانیشی نییە لە هەندێک کاتە کە من لە شوێنێکە ئیشم کرد ئەم شوێنە یاسا و سیستمێک نەبوو من ڕێک خات بە ئارەزی خۆم سعات 12 دەست لە دەوام هەڵەگرم سعات لە برێوەی نۆ بچم بۆ دەوام دا ئەچم بۆ دەوام ئیشەکەم بە ڕێک و پێکی ناکەم میدیای کوردیش لە ناو وڵاتێکە واتە لە ناو ئۆرگانی سیستمێک هەیە کاتێک کە لەسەرەوە بۆی ڕێک نەخراوە کە تۆ چی ئەەکەیت و چی ناکەی ئامان جوچی و بۆچی دروست بوویت هیرکەی لەبەرەوە تاوانی نییە کە زۆر جاریەتە دەرەوە یعنی لە هێڵی خۆی لە ئادا میدیای حیزبی گەورەکانی جاری وا هەیە لەژێر دەسەڵاتی حیزبەکەی خۆیان دەرەچێ بەرنمەیەکە کە دژایەتی استراتیژی حیزبەکەی خۆی دەرەچێت بۆیە ئێمە ئەو نەبوونی دەموچاوێکی ونمان هەیە لە میدیا ناسنامەی میدیای کوردی ناسنامەیەکی ونە بەهۆی ئەو شپرزەیە کە لە وڵاتەکە هەیە بۆیە ناچارە و زۆر جار پەنا ئەباتە بەر هەندێک حاڵەت جاری وا هەیە ئەوەی کە لە کەناڵەکەی خۆشیە بۆی دانراوە ئەو ئەجندانە جاری وایە لە عادالەوە بۆیە تاوانەکە پەیوەست نییە بەوە ڕاستە ئێمە گرفتی پرۆفیشناڵی ڕۆژنامە نووسمان هەیە هێشتا گرفتی پرۆفیشناڵی کەناڵمان هەیە کە تۆ ئەم هەموو کەناڵە زۆرە دروست ئەەکەیت ئەبێ خۆ بە بەردەوامی تۆ ڕۆژنامە نووسی پرۆفیشناڵ و دروستکەی وە بە بەردەوامی دەوراتیان بۆ بکەیتەوە بە بەردەوامی ئاگای لە دەرەوە بێ گرفتی تەکنیکیمان هەیە لە پاڵ ئەوە گرفتە سیاسیەکە و سیستمەکە و نەبوونی ڕێخستنەکەش وای کردو کە میدیای کوردی ڕوبەڕووی ئەو قەیران و شپرزە زۆر چاکە دکتۆرە دەمێ پرسیاری لەبەر ڕێز دەکەم بە ڕێزت بە حکومەوەی کە 2000 سەر بەناوەندێکی ئەکادمی لە زانکۆی هەمیشە گلەی یان لە زۆر جارداگ لەی ئەوە لە ناوەندەکانی ئەکادیمیا ئەوانەی کە لەسەر بە زانکۆکان گلەی ئەوە هەیە کە نەیانتوانی وەکو پێویست میدیاکاری باش بەرهەمهێنن بۆ کای میدیای کوردی بەڕێز کۆمنت و قسە لەسەر ئەمە یەکێکە لە ئەڵێن لە خۆشتان لەژێر ئەڵێن لە بەکالۆرۆسی پۆلی شەشا پرسیارێک دایمەن جێگیرە هەموو مامۆستایەکی ڕاگەیاندن کە ئەچێتە کەناڵەکانەوە پێڵێن پرسیارە جێگیرەکان پرسیارێکە هەر لێمانەگرێت با من باسی ئەوەت بۆ بکەم ئێمە کاتێک کە باسی دەردێکەکەین تاوانەکەی غەڵەتە بیدەین من کە سرم بێشێت سرم دێشێت ئەبێ بچم بۆ هەموو هۆکارانەی کە لە جەستەما تووشی سەرێشەی کردم کە ئەچی بۆ لای دکتۆرێکەڵی من بەسترم دێشێ وا ئەزانم بە پاراستۆڵە چاکە بێنە ئەبێ ئەو کۆمەڵێ پشکنینت بۆ بکە بزانێ هۆکارەکەی چێ ئێمە تاوان نادێنە پازان کۆکان تاوانیشی هەیە و بێتاوانیشە بەشێک تاوان لە لای زانکۆکەیە
لە شوێدا ئێمە چەندێکە دەستمان بە خوێندنی میدیای کردووە لە هەرێمی کوردستانە ئەو پەڕی لە 2000ەوە بەشی میدیای لە هەرێمی کوردستانە کراوەتەوە ئەمە جارێتەوە لە کاتێکە ئێمە چەند ئوستاز و چەند مامۆستای پێویستمان هەبووە کاتێکە بەشی میدیایمان کردوەوە ئێستش چەندێکمان هەیە ئێمە لە وڵاتە چەندێک توانی ومانە زانکۆکانمان بە سیستمێک ئیش بکەن کە تاک پەروەردەکەن ئەم گرفتە بەس بۆ مامۆستای میدیا بۆ بەگرفت ئەی چەند دکتۆرمان هەیە لە دەرەوەی 6 ساڵی توب ئەخوێنێت گەورەترین هەڵەی فەزیحەتەکە لە کاتی نەشتەرگەریە ئەی چەند مهندسی کارامە دروست بووە لەمانە ئەمانە هەموو بخرێتە پاڵ سیستمەکە ڕاستە زانکۆ گرفتی هەیە زانکۆ خۆشی ئەناڵێنێ لە دەست قەیرانەکە ئێمە تا ئێستا زانکۆ تازە ئێمە لە زانکۆی خۆمان ستۆدیۆیەک دروست ئەەکەین کە هێشتا ناگاتە ئاستی ڕبعێکی ئەو ستۆدیۆیی کە خوێندنی میدیای لە زانکۆیەکی هەر دەوروبەرمان کە ئێرانە هەبەیە لە تورکیا بێ خۆ ئێمە دەرەوەمان بینیوە ئەمە لە ڕووی پێداویستی ناو زانکۆ لە ڕووی ئەزمموی تەمەنی خوێندنی میدیاییمان لای ئێمە کەمە لە وڵاتانە خوێندنی میدیایش هەیە لە دەرەوەی خوێندنی میدیایش سندیکا ڕۆژنامەنووسان چەندین سنتەری ترێنین و مرکزی پێگەیاندنی ڕۆژنامەنووسەیە لەما ئەمە لە دوای ئەوە سیستمی خوێندنی میدیاییەکە چەند یعنی ئێمە ئەمانە بێنین اینجا تاوانەکە بخینە پاڵ مامۆستای زانکۆ میدیا بەشی میدیایی کە کراوەتەوە هێشتا تاوەکو جێگر نەبووە لە سیستمی خوێندن و پەروەردەی وڵاتە بۆ هەموو خوێن بەشێکی لە زانکۆ هەیە دەرسێکەیە لە ناو ئامادەیە جغرافیا هەیە زانست هەیە هەموو شتێ هەندەسە شتێک کە ئەخوێنی جەبر و نازانمەوە چه کۆن بیام قسەی منێکە من هەندەسە و ئەندازێت ئەو کۆن خوێندووە میدیا زانتەلەبەیەتە زانکۆ ئینجازانێ ئەڵێ میدیا چیە جارێ بە پێناسەی میدیا هەر هیچی نەبیستووە لە وڵاتێکە کە سیستمی خوێندنی میدیایی بە تۆکمەی ئەڕوا لە قۆناغی سی ئامادەیەوە تەئهیل ئەکرێ ئەو خوێندکارە ئەبێ خۆی ئامادە کە ئەچێ بەشی میدیا خوێن 2 ساڵ 3 ساڵ شت لەسەر میدیا خوێن ئینجا چێتە زان ئەمە لەوە بەم هەموو خەلەلەوە مامۆستاژ من خۆم مامۆستاش خەلەلی تایە بیانهێنانەوە خۆتان ناخەنەوە دەرەوەی مەسئولیت خۆم ناخەمە دەرەوە من خۆم وەکو مامۆستایەک من ڕەنگە خۆم لە خۆم ڕازی نەبم بەڵام ئەو سیستمەی کە من ئیشی تیاکەم من کاتێک بۆ نمونە لە وڵاتێکی دەرەوە خوێندومە دوو بڕوانامەی باڵام لە وڵاتێکی ئەوروپیۆ هێناوە کە خزمەت بە میدیای هەرێمی کوردستان کەم و خزمەت بە خوێندکاری میدیای کوردستان کەم بەڵام هیچ کام لەو تموحەی کە من هەم بووە لەبەر لە ناو سیستمی خوێندنی زانکۆیە ئەو جێدەستەم نەبووە و نەشمتوانیەوە دەستکراوە بم و نەمتوانیوە ئەوەی کە لە دەرەوە ئەزمونە بۆ پێگەیاندنی خوێندکارێکی ڕۆژنامەنووس لێرە من جێبەجێ کەم خەلەلی سیستمی منهەجمان هەیە خەلەلی وەرگرتنی تەلەبەمان هەیە سیستمی وەرگرتنمان هەیە خەلەلی میدیاکە لە وڵاتانی زۆر خوێن ڕۆژنامەنووس کە ئەخوێنێت نازانێ بۆچی ئەخوێنێ بە ڕەغبەتی خۆی نەهاتوە یعنی من ناتوانم خەریتەی بۆ نمونە ئەگەر ئەندازیارێک بم نەخشەی خانوویەک لەسەر کە خانووەکە ئەبێ 400 متر تەختایە بکرێ لەسەر لووتکەی شاخێکا دروستی کەم بۆیە ئەو ئەزمونەی ئەوەی کە مامۆستایەکی زانکۆ نەک من لە دەرەوە خوێندومە مامۆستاکانی کەش کە لە ناوخوا خوێندوێتی کاتێک دەیەوێ خوێندکارێک بەوە پێبگەیەنێ کە بمانەوە دوجار ڕۆژنامەنووس بێ گرفتی منهەج ناهێڵێت سیستمی خوێندنی وڵات ناهێڵێت ئازادی وڵاتەکە نایڵێت یعنی ژینگەی وڵاتەکە لەواشە لە دەرەوەی ئەوەش ئێمە ژووکو مامۆستا من ناڵم بێ کەم و کوڕیمان هەیە بە هەمومانەوەی ئەو مشکلەمان دروست کردو و هەر گرفتی ئێمەژنێ هیچ بەشێکی زانکۆیی بە تەحەداوە ئێڵم ناتوانێت بڵێ من باشتر لە بەشی ڕاگەیاندن توانی ومە کادر پێگەیەنم لەگەڵ ئەوەی کە بەشی ڕاگەیاندنی ئێمە لە شەستەکانەوە تو بەخوێنین عجایب نیە و لە پێش منەوە بێ لە بەرەوەی ئەزمون زۆرترە ئوستازی زۆرترە ئەزمونونەکان کۆمەڵێت تەجربەی پێ دروست کردووە بەڵام ئێمەش گرفتی خۆمانمان هەیە کە وەکو مامۆستایەک ئەگەر تۆ ئەوەندەی پێمان ئەوتری ڕۆژنامەنووس پێ ناگەێنن پرسیار بکەن ئەی مامۆستا بۆ ناتوانانی ڕۆژنامەنووس با من گرفتەکانی خۆم تامۆ باسکەم مامۆستاکانیش باسکەم زۆر باشە دکتۆرە کارێکی دروستە میدیا ببێتە پاشکۆی خواست و ئەوەی کە خەڵک چی دەوێت لە ڕاکردندا بە بەردەوامی بە دوای چاوەڕوانی خواستەکانی خەڵکەوە ئەگەر میدیا بێت وەزیفەی میدیا بۆ خزمەتی کۆمەڵگەی لە بناغاوە هاتووە بۆ خزمەتی سیاسەت و شتنێ ئەگەر میدیا
بۆ خەڵک بێ ئەبێ بچووکترین پێداویستی خەڵک لە میدیا باسکرێت ئەبێ باسی ئەم ئاوە بکات ئەم ئاوە پاکە یا پاکنێ ئەبێ بچووکترین شت خەلەل گرفت پێداویستی من لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی فەرهەنگیەوە لە ڕووی کات بەسەربردنەوە لە ڕووی وەرزشیەوە لە ڕووی ئاینیەوە بچووکترین پێداویستی من نەبێت ئیشباع ببێت تاک لە میدیا وەکو وڵاتانەی کە میدیایەکیان هەیە بۆ خەڵک بەڵێ میدیا ئەبێ بۆ خزمەتی خەڵک دروست ببێ بۆ خزمەتی خەڵک و لە ناو خزمەتە خەڵکەکەشە تێگڕا بۆ پرۆسەی خزمەتکردن بە نیشتمان تۆ کاتێک تاکێکی باش و تەندروست و خاوەن ناسنامەیەکی کولتوری و ئاینی نیشتمانی وڵاتەکەت پەروەردەکەی خزمەت بە نیشتمانەکەی زۆر باش کە تاکێکی وا دروست ناکەی ناتوانێت زۆر چاکە ئێستا ئێمە لە بەردەم میدیایەکی تازەدان کە پێی وتێ سوسیال میدیا دەگوترێت بەشی هەرە گەورەی کێشە و گرفتەکانی میدیا کە دوزار بۆ کۆمەڵگە درستی بکە لە سوسیال میدیاوەیە چونکە مەساحەی ئیشی سوسیال میدیا بە بەراورد لەگەڵ مەساحەی میدیای حزبی هەتا بە میدیا ئەهلیشەوە فراوانترە ئەم قسەیە تا چەند ڕاستە ئەنی گرفتی زۆرتر دروست کردووە مەجای فراوانترە ناگرفتی زۆرتر دروست کردو سوسیال میدیا سوسیال میدیا نەگلای ئێمە لە هەموو وڵاتێکا گرفتی زۆرتر دروست کردووە بۆ گرفتی زۆرتر دروست کردووە کەمتر ڕێکەخرێ کەمتر کۆنتترۆڵەکرێت کەمتر ئەخرێتە ژێر چاودێری و ڕێخستنەوە ئەمە بۆ تێگڕای عامی وڵاتەکان لەوایە کە ئێمەش لەما بەشدارین بۆ وڵاتێکی وەکو ئێمە هێشتا ڕۆژنامەمان ڕێک نەخستووە کە لە هەشتەوەکانەوە دەرمان کردووە تا ئێستا چاپەمەنی ڕێک نەخراوە گرفتی چاپەمەنی چارەسەر نەکراوە ئینجا بوەرە چەند قۆناغی بڕیوە تا هاتوۆتە میدیا ئەلەکترۆنی کە ئێمە هیچ ڕێخستنێکمان بۆ نەکرد چەند ساڵێک پێ تێپەڕین سوسیال میدیا فەوزایەک دروست ئەکات لە وڵاتێکا کە سیستمی سیاسی جێگیر نییە و کە تاک ئازاد نییە و کە هیچ ڕێخستن و ڕقابەیەک لەسەری نییە و کە چەندین کێشەی کۆمەڵایەتی و هەیە سوسیال میدیا میدیای کەس نییە میدیای ئەو خەڵکەیە لەو سەرجادایە بۆیە ئەو خەڵکە بە ئارەزوی خۆی چی بێوێ لە ناو سوسیال میدیا دایابەزێنێ ئێمە لە کەناڵەکانمانە کە ڕۆژنامەنووسی پرۆفیشناڵکیش ئەکات هێشتا گرفتمانە بێ لەبەرەوە سوسیال میدیا یعنی میدیای خەڵک یعنی میدیایەک بەدەستی خەڵکەوە دروست بووە ڕاستە ئیجابیاتی هەیە پیاڵێن میدیای دیموکراسی وایە دیموکراسی دروستەکە چاوی کامێرەی دروست کردووە جاران کێ ئەتوانێت وێنەی دوو کەس بگرێت ئەم ئێوارە لە کەناڵێکا دای بەزێنێ ناتوانێت چکە کەناڵ ڕقابەی هەیە چاودێری هەیە لێپرسینەوەی هەیە ڕسمی کێدەگری وارە لە فەیسبوکەکەی خۆت ناوێکی تر فەیسبوکەکەەوە بۆ خۆ دای بەزێنەوە لەبەرەوە فەوزایەکی یەکجار گەورەی لە ناو سیستمی سیاسی لە ناو سیستمی ئابووری لە ناو سیستمی پەروەردەی کۆمەڵایەتی میدیایی هەمویانە دروست کردووە مەوداکە فراوانە ئازادیەکی یەکجاری هەیە هیچ ڕقابەیەکی تیانە پێ ئەڵێ میدیای خەڵک یعنی میدیای تاک هەر یەکە بۆ خۆمان لە ماڵەوە ئەگەر یەک فەیسبوکمان هەبێت وەکو وایە کەناڵێکی میدیاییمان هەبێت وەکو وایە مدیری کەناڵێکی ڕادیۆیی و ینی تۆڕێک بین نەکبین چکە نووسین و بینرا و بیسراوە توانم دابەزێن کەواتە من مدیری تۆڕێکم بۆ هەموو تاکێک خاوەنی تۆڕێکی میدیایە کە ڕەنگە زۆر حیزبەکان هێشتا ناتوان تۆڕێکی تۆکمان یا رادیۆ تەلەڤیزیۆنەکانی بۆ کۆ نابێتەوە ئێمە هەموو یەکێک تاکێک لە سوسیال میدیا خاوەنی تۆڕێکی میدیاییە ئەم تۆڕە کەس نییە بۆی بڵێت چیەکەیت بە ناوی خۆتەوە مەی کە شتێکی تر بکە بە ناوی خۆشتەوە بیکەیت تا ئێستا یاسایەک نییە کە بتوانێت لێپرسینەوە لە تۆ بکات ئەگەر لە ناوی سوینت کرد بۆیە فەوزای سوسیال میدیا بۆتە شوێنی دیراسە لە وڵاتانە بۆتە شوێنی گفتوگۆ و مشتومڕ لە پەرلەمانی وڵاتە پێشکەوتەکانیشە هەتا بگرێتە وڵاتی ئێمە کە ئێمە لێرە بۆتە شوێنی مشتومڕ و ئەوەی کە دەرک بە مەترسیەکانی بکەین ئەوەندەی سیاسی حیزبەکان لەوە ئەترسن سوسیال میدیا لە سەریان ئەنووسێت بە داوای لێبوردنیان ئەوەندە نەبووە بە مشکلیان کە ئەم سوسیال میدیا چەندێ فەوزای بۆ خەڵک دروست کردووە چەندێت تەشیر بە خەڵکەکە چەندێت نوتیژی دروست کردووە چەندێت لادانی ڕەوشتی و قسەی ڕاستە کە دەگوترێت ئەگەر میدیای حزبی و میدیا ئەهلی بەرپرسیار بن لە ئەو کێشە سیاسیانی کە لە هەرێمی کوردستاندا هەن ئەوە سوسیال میدیاش بەرپرسیارە لە دروستبوونی کۆمەڵی کێشەی کۆمەڵایەتی لەناو کۆمەڵکاتە زۆرتر لە هەموو میدیاکانی تر سوسیال میدیا ئەمڕۆ بەرپرسە لە دروستکردنی کێشە لەبەرەوەی میدیایەکە ئازادە و میدیایەکە دەموچاوی پشتەوەی دیار نییە دیاریش بێ ناتوانانی لێپرسینەوەی لێ بکەیت وڵاتان خەریکن ڕێکێخان یاسای بۆ داانیان کۆدی بۆ داانێ لە سیستمی ئینتەرنێتی وڵاتەکەیە لە مەکتەبەکانە بەکار نایەت تەمەنی دیاری کردو ئەگەر مناڵێک لە
توێژینەوەیەک هەبوو لە کۆنفرانسێک لە تورکیا لە مالیزیا کردبوویان دیاری کراوە لە وڵاتەکە کە مناڵێک ئەگەر تاتەمەنی ئەوەندە دەرک پێ بکرێت کە سوۆشیال میدیا و فەیسبووکی هەیە لێپرسینەوە لە خێزانەکە یەکرێت لە قوتابخانەکانە بۆیان نییە بەکاری بێنن لەوێ هەموو شتێک لە وڵاتانە هەر شتێک هاتە وڵاتەوە ڕێکی ئەخرێ ئێمە 100 ساڵبی لە ڕێخستنیشی ناکەین هەر کاتێک لە هەرێمی کوردستان قسە لە ڕێخستن و لە بەڕێکخراوکردنی میدیا بکرێ ئەوەندەی زیهنمان بەلای ئەوەدا دەچێت کە میدیا لە قاڵب بدرێ زۆر جوانە قسەیتون ئێمە تا ئێستا ئەوە نییە پرۆژەمان نەبێ خەڵکەیە پرۆژە ئەنووسێت و خەڵکی ئەکادیمی و پسپۆرمان مەترسیانە هەن ئەو مەترسابی ئازادیەکانی میدیا بێت فعلەن ئێمە ئەڵێن ڕێخستن نە کۆنتترۆلکردن بەڵام دڵنیای بین هەتا ئێمە دەوڵەت وڵاتی حیزبی بێت و دەسەڵاتی حیزبی بێ و ململانەی هێز و پاوەر و کێ لە پێشەوەی کێ لە دواوەیە ببێت میدیا ڕێک ناخرێ بیریشی لێ نەکەینەوە چکە میدیا ئێمە ئەگەر بڵێن ئێستا با هەیەیەک دروستکەین بۆ ڕێخستنی میدیا ڕێزم هەیە یان ئەبێ حیزبێک زاڵ بێ پێیان یان ئەبێ بە تەوافقی سیاسی بێ هەموو حیزبێک نوێنەرێکی هەبێ لەناو ئەو بۆردا کەواتە ئەمە چ جۆرە ڕێخستنێکە بێت لەبەرەوە ئاسان نییە بەڵام ئێمە هەرێڵینەوە هەر قسە ئەەکەین و ئەم گرفتانەی کە لە میدیا هەیە هەتا بەو شێوازە ڕێک نەخرێ کە لە خزمەتی وڵاتا بێ ناتوانین چارەسەرکەین لەبەرەوە ئاسانیە و کوتم تۆ ئەبێ هەموو شتێ نیشتمانی بێجا میدیاژە بێ بە نیشتمانی زۆر چاکە لە هەندێک لە وڵاتان ئەو میدیانەی کە دەستنەوە سەر سوسیال میدیا قەدەخەن بەنمونە لە سین لە ئێران لە چەندین وڵاتی تریش تو ئەمە چۆن دەبینی ئەم ئەزمونکردنیان ئێمە پێ دوایە بۆ ئەم فۆزایی ناکرێ ئەوان ئەو وڵاتانەش تا سەر ناکەی ئارامی کۆمەڵاتی کۆمەڵگەیان ئارامی ئەتوانی ویانە بەڵام باوەڕ ناکەم کۆنتترۆلکردن تا سەر بڕات کە سەردەمی تەکنەلۆجیا لە کەس نابووریە تا سەر کۆنتترۆڵی شتی بۆ بکرێت لەبەرەوە وڵاتێک کە توانی بێتی سوۆشیال میدیا نەبێت ڕێگای تر دۆزراوەتەوە من هاوڕێم هەیە لە ئێران هاوڕێم هەیە لە وڵاتی ترا ڕێگای تر دۆزرا لەبەر گەشەی تەکنەلۆجیا گەشەکەی ئەوەندە زاڵمە و ئەوەن ئیشی بەوەیە کە میدیا بچێتە گیرفانی هەموو کەسێکەوە ڕکلامەکە ئیشی بەوەیە کە هاندی هەموو مناڵێک و مۆبایلی هەموو کەسێکمان میدیای تیابێت لەبەرەوە زاڵمە تەکنەلۆجیا و گەشەی فراوانە بۆ ئەو ئامانجش دروست بووە چکە بۆ میدیا دێتە ناو مۆبایلەکەی منە بۆی ڕکلامی هەچی شەریکەی جیهانی هەیە ئیشی بەمە هەیە لەبەرەوە ئاسان نییە تا سەر کۆنتترۆلکردن ئەگەر ئێمە بچین سەریە وڵاتانەکەن میدیان کۆنتترۆل کردووە من بۆ خۆمانەیەکی وا لە زان کۆڵێمەوە لە 2010 هەتا ئێستا کە 2016 دە وڵات لە تۆپا بوون لە سەرەوەی ئەوە بوون کە کۆنتترۆلی میدیان کردووە چوار سێ وڵاتیان نەمان لە 2010 بۆ ئێستا سێ وڵات نەما وردە ئەوانە بەرەو کەمبوونەوە ئەچێ کۆنتترۆل ئاسان نیە لەم سەردەما ڕێکخستن باشە وڵات هەیە ڕێکی ئەخات وڵاتێنەی ئەوروپا ناچن بەلای کۆنتترۆلکردن دێن بەلای ڕێخستنە بۆیە ئێمە ڕێخستنمانەیە کۆنتترۆلکردنمان ناوێت هەتا ڕێخستنەکە نەکرێ زەرەرمانە میدیای کوردی تاکی کوردی ژین کۆمەڵگەی کوردی لە هەرێمی کوردستانە زەرەرمەند دەبین ئەگەر بین لە ڕێخستنی میدیا بکەینەوە هەتا وای لێنەیە کە دەسەڵاتێکی نیشتمانی زاڵ ببێت کە کۆنتترۆلی نەکە نە بە ئاراستی حیزبیەکان نە بە تەوافقی سیاسی ئێستاداکە ئێمە هیچ جمگەیەکی نیشتیمانی ئەم وڵاتە لە ڕووی سیاسیەوە نییە کە بە نیشتیمانی کرابێ ئەم فەوزایە باشتر نییە نەوەڵە ئەم فەوزایە دەردەکانی ئەوەندە زۆرە لە دیکتاتۆریەت باشترە لە دیکتاتۆرەتی سەردەمی ڕژیان باشترین بەڵام لە دیموکراسیە تا سەرکەوتونین چکە هەموو شتێک ڕێکی نەخەیت گرفتێکی ترت بۆ دروستە بێت ڕاستە ناڵێم لە کۆنتترۆل باشترین بەڵام بێ ڕێخستنیش زیانمان پێگەینێ ئێمە نازانین دەرهاویشتە سیاسی و کۆمەڵایەتی و پەروەردەیی لە ناو کۆمەلگاکەمانە کە بەهۆی فەوزای میدیاوە دروستە بێ لە دوجارە چی لێ بێت کۆچ بەهۆی میدیاوە دروستە بێ قەیرانی ناسنامەی تاک بەهۆی میدیاوە دروستە بێ بێ ئومێدی تاک بەهۆی میدیاوە دروستە بێ هاتنی کولتور و فەرهەنگی وڵاتەکانی تر بەهۆی میدیاوە دروستە بێ
میدیا لاوازی ئینتیمای نیشتمانی و نەتەوەی دروستەکە ئەگەر بۆ خزمەتی ئینتیمای نیشتمانی و نەتەوەی نەبێ بە تایبەتی لەو وڵاتانەی کە بچووکن وەکو وڵاتێکی وەکو ئێمە بۆیە ئێمە ئاسەوارەکانیمان دیراسە نەکردووە و بیرمان نەکردوێتەوە لە ئاسەوارە نێگەتیڤیەکانی و بیر ناکەینەوە لە ئایندەی تاکەکانی ئەم کۆمەڵگەیە کە بە ئارەزووی خۆی بە هەموو بابەتێکی میدیایی ئەگات لە قوتابخانەکانە دەرهاویشتەکانی لە ڕووی پەروەردەیی و خوێندن و هەموو شتێکەوە ئەگەر بێت دیراسی ئەمانە بکرێوەکو وڵاتان کە ئێستا توێژینەوەی بۆ ئەکەن و مەترسیەکانی نەکەن ئەو کات کە ئەزانین ئێمە چەندێک لەم پرۆسە فەوزایە زەرمەندین بەڵام ئەوەندە ترساوین لە ناحەقمان نییە کۆمەڵگەیەکین ئەوەندە سەرکوت بووین لە ژێردە لە پێشترەوە و ئەوەندەش ئێستا لە کۆنتترۆل ئەترسین کە هێشتا کۆنتترۆل زاڵە لە وڵاتەکە ناچارین بڵێن ئەم فەوزایە باشە بەڵام ئەم فەوزایە ڕەنگە هەندێک لایەن یا حیزب یا پارتیان کاسبی کردن و بۆ خەڵک دۆزینەوە باش بێ بەڵام ئاسەوارەکانی بۆ تاک و بۆ نیشتمان زۆر زۆر زیاترە کە لە ئێستادا ئێمە دەرکی پێ نەکەین لە ساڵانێکی داهاتووترا ئێمە ئەزانین کە میدیا بەم فەوزایی چ زیانێکی بە کۆمەڵگەی ئێمە گەیاندووە دەکرێنی هەندێک لەو زیانانە بۆ بینە ڕوونکەوە بنمونیان زیانی کولتوری تۆ هیچ وڵاتێکی جیهان ناهێت وڵاتەکەی بکاتە بازاڕێک بۆ عەرز و نمایشی هەرچی کولتور هەیە بەڵام سەردەمەکە خۆی سەردەمی ئەولەمەیە خاوەن خەتای میدیا لێرەدا چییە؟ سەردەمی خۆ ئێمە پێش ئەوروپا نەکەوتین لەوەی کە سەتەلایتمان بۆ بێ ئێمە پێش ئەوروپا نەکەوتین لەوەی کە تەکنۆلۆجیامان بۆ بێ ئێمە پێش ئەوروپا نەکەوتین لەوەی کە کەناڵی بازرگانی و میدیای بازرگانی لای ئێمە تازە سەرهەڵەدا لە پەنجاکان لە بیستەکانەوە لە ئەمریکا هەبووە ئەی بۆ توانیوێتی ڕێکی خە نە ئەمە ڕاستە تۆ ئەڵێ مەسەلەن زیانەکانی بەڵام زیانی کولتوری هەیە چۆن لە وڵاتەی تۆ ئەڵێ بەریتانیا لە تۆپایە لە قیمەی ئازادیە ینی ئەو ئازادی لەوێت تەمەتوعی پێوە ئەەکەی نایبینی من ئەوەندەی بزانم چەند وڵاتێک ڕەنگە وڵاتێکی کەم تیاژیا بم ناڵم زۆر قیمەی ئازادیە دە باشە با میدیاکەی ئازاد بێت هەرچی کولتوری وڵاتان هەیە بێنێتی نمایشیکە با وڵاتەکەی ئازاد بێت بەجارە 100 کەناڵ بکاتەوە هەر کەناڵێکیش دێت چی لێ ئەداد لێی با میدیاکەی ئازاد کە هەر کەسێک ڕەخنە لە کێگرێ و تەشیر بە کێیەکە و تا زەنەر لەبەرەوە ئاسەواری کولتوریە ئینتیمای نیشتمانی ئێمە داوای ئینتیمای دەوڵەت بوونین لە چی لە من ئەەکەی من میدیایەک نییە ناسنامێنێتەوەی بۆ دروستکە میدیایەک نییە حوبی نیشتمانم بۆ دروستکە شەڕێک ئەبێت هەر میدیایەک دێ بن شەڕێکە دژی وڵاتەکەی تۆیە شەڕی نەگریسی داعش دژی هەموو شتێکی نیشتمانی تۆیە هەیە هەریەکە بە ناوی پێناسەیەەکە کەی توانیت لە میدیا بۆم باسکەی کە ضرورەتی دەوڵەتی کوردی چێت تا باسی دەوڵەتی کوردیەکەی ئینتیمای ناسنامەی نەتەوەیی ئاینی فەرهەنگی کولتوری لە لای تاگون ئەبێ لە کاتێکا کە میدیایەک نەبێ خزمەت بەمەی بکە و سانسۆری بۆ دروستکە لەو کولتورەی کە دێتەوە ناوە لە ڕووی پەروەردەییەوە تاکی ئێمە خێزان بە جۆرە پەروەردەمانەکە میدیا جۆرێکی تر پەروەردەی تاکەکاکە من لەکوێ ئەزانم کوڕەگەنجەکەم چی ئەکات لە سەر چاتەکە و فەیسبوک ئەکات و چەندین ڤیددیۆ دێتە ناو مۆبایلەکەیەوە کە هێشتا تەمەنی 8 ساڵە ڤیددیۆیەک لێدەدا لە وڵاتێکی وەکو ئەوروپا تۆ ناتوانانی کاسێتێک لە دەرەوە بکڕی لە سەروی تەمەنی 18 بێت بۆ خوار تەمەنی 18 ئەگەر فێڵیش پێی دوای ڕوبەڕووی لێپرسینەوەی بەڵام لای من مناڵێکی 8 ساڵە بینم ڤیددیۆیەک هاتوۆتە ناو مۆبایلەکە یا 10 ساڵە یا 12 ساڵە من و ڕەنگە تەمەنێکی 20 ساڵیش تەحمولی ئەمەنەکە ئایا ئەو تونوتیژەی لە نیشتمانە هەیە ئایا ئەو بێئومێدی لە نیشتمانە هەیە ئایا ئەو قەیرانە ناسنامەی لە وڵاتە هەیە ئایا ئەو زیانە زانستیانەی کە لە ئێمە لە وڵاتە کردومانە ئایا خەریکین جیلێک دروستەکەین جیلێکی ستۆکین هیچ ئینتیمای بۆ هیچ شتێک نییە دایک و باوک لە لای خەریکە بەهای نامێنێ مامۆستا لە لای بەهای نامێنێ خوێندن لە لای بەهای نامێنێ ڕاستە سیستمە سیاسیەکە دروستی کردووە بەڵام ئەو فەوزایی کە لە میدیا هەیە کە ئێمە ناتوانین پەروەردەی منەکانمان میدیاکانمان بە شێوەیەک ڕێخین بۆیە ئاسەوارەکانی زۆر زۆرن ئاسەواری ئەخلاقی و ڕەوشتی هەیە بۆ کچێک خۆی ئەکوژێت بۆ ژن کوشتن زۆرە بێ باشە خۆ 10 ساڵ 15 ساڵ پێش ئێستا ئەوەندە ڕێکخراوی نێودەوڵەتی و سپۆنسەر بۆ تونوتیژی دژی ژنان و ڕێکخراوی ژنان نەبوو ئەی بۆ خۆ کوشتن و کوشتنی ژن هەر زۆر ئەبێ کێ ئەم ناومێدی لە ناخی تاکێکا دروست کردووە کە بەم شێوە بیرەکاتەوە بۆیە تونوتیژی دروستە بێ لە بەرەوەی میدیایە کاتووە شتێک بە ژنێکڵێ
کۆمەڵگە لێ قبول ناکە گەنجەکە بە شێوازێک پەروەردەیەەکە بەریەکەوتنەکە لەگەڵ بیرکردنەوە و سیستمە پەروەردەیەکەی ماڵ و سیستمە پەروەردەیەکەی خێزانە ئەم زیانانە زۆرن بەڵام کاتێ دەرکی پێەکەین کەوە بیریشی لێ بکەینەوە چاکیکەین و وەڕێکی خین ئاسان نیە چکە خەڵکێک پەروەردە بوو تازە لەسەرەوە ئاسان نیە تۆ بێنیتیەوە فۆرماتی جارێکی تریەوە بکەیت بەڵام ئومێد ئەەکەم لە کۆتاییەکانی ژیانیشمانابێ دەوڵەتی هەرێمی کوردستان و حکوومەتی کوردی بیر لەوە بکاتەوە ئەگەر بۆ ڕۆژێکیش بێ ئەو زیانانەکەم کاتەوە هەربی لە ڕێخستنی زۆر چاکە دکتۆرە ئەگەر لە هەرێمی کوردستان دامەزراوەکانیشمان لە ڕووی نیشتیمانیەوە لە ژێر پرسیاردا بن بەرە منە حکوومەت چزانم دامەزراوی سەرۆکایەتی هەرێم پەرلەمان کە ئێستا پەچی خراوە بەڵام ئێمە کۆمەڵە حەزبمان هەیە بە باکراوندی نەتەوەیی بە باکراوندی چوزانم ئاینی کە ئەمانە خۆیان خاوەنی کۆمەڵێ دامەزراوی میدیایی گەورە گەورن ئەمانە بۆ نەیانتوانی ویانی میدیای کوردی لەم فۆسایە لانیکە میدیاکانی خۆیان بە ڕاشکاوی قساکەم لەناو میدیای حیزبی شائیشم کردووە و دژی بڵامین نیم میدیای حیزبی ناتوانێت ئینتیمای نەتەوەی و نیشتمانی دروستکات میدیای حیزبی خۆی بۆ ئەوە دروست بۆ ئینتیمای حیزبی دروستکە لەبەرەوە تۆ ناکرێت ئاو بۆ خواردنەوە دروستکراوە تۆ وەکو بەنزین بەکاری بێنی بۆ ئاگرکردنەوە و بەنزین و ئەنەوتیش بۆ ئاگر بۆ سوتەمەنی کراوە تۆ بێنیتی لە بری ئاو بیخۆیتەوە میدیای حیزبی ئاسان نییە بتوانێت ئینتیمای نیشتمانی بۆ تاک دروستکە لەبەر ئەوە دەتوانێت دەوڵەت دروستکە ئەتوانکەی دەوڵەتیان دروست کرا و کاتە توان میدیای نیشتمانیش دروستکەن ئاسان نییە میدیای حیزبی نابێ بە میدیای نیشتمان میدیایەکی سیاسی من ناڵم ناتوانێت هیچی نەکردووە بەڵام میدیایە کە بۆ ئامانجێکی حیزبی و سیاسی دروست بوو بێ زەحمەتە چکە لە چوارچێوەی حیزبەکەی خۆیان و لە دەرەوەی حیزبەکەی خۆی ئەو کەسی قبول زۆر چاکە و ئەو کەسی قبول نیە بێتە دەسەڵات لەگەڵ خۆیان لەکوێ ئەوەی قبولەکە بەگشتی بۆ نیشتمانیش بکە ئەی بۆ وڵاتانی ئەوروپی حیزبیان دوورخستوتەوە لە میدیا لە وڵاتانی ئەوروپا بێنە کەناڵێکی تەلەڤیزیۆنی لە وڵاتانی کە دیموکراسی وانە ڕەنگە مەتبوعات و چاپەمەنی هەندێک جار ئەڵەن کۆمپانیایەکەی لە پشتیوە ڕەنگە باگراوندێکی سیاسی رادیۆ تەلەڤیزیۆن ناداتە دەست پارتێکی سیاسی چونکە میدیا ئەو میدیایە کاتێک ئەتوانێت سربەخۆ بێ بۆ خەڵک و بۆ نیشتمان دوور بێ لە دەسەڵاتێکی ئابووری کە سپۆنسەری بکات و فەرزیشتی بکە و دوور بێ لە دەسەڵاتێکی سیاسی کە بۆ ئامانجە سیاسیەکەی خۆی زۆر چاکە بە ئەمە دو پرسیارم بێ لە بەڕێزت لە ئێستادا میدیا لە هەرێمی کوردستان دەسەڵاتە بۆتە دەسەڵاتی چوارەم خۆی دەسەڵات نەماوە جارە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتی تەنفیزی و تەشریع و قەزای نەماوە ترێم چی بڵێن دەسەڵاتی چوارم دەسەڵاتی یەکەمە میدیا ئێستا لێ من ئەتوانم بڵێم ئێستا میدیا بە ئارەزوی و خۆی هەموو شتێکەکە چونکە دەسەڵاتەکانی تر ئەگەر هەبووە ئەمیشی ڕێکە خست ئەتوانین بڵێن میدیا لە زۆر ڕۆ توانیوێتی چاودێر بێ و توانیوێتی ڕقابە بێ و بەتایبەتی لە سەردەمی سۆشیال میدیاوانە ئێستاڵن سۆشیال میدیا باشتر ئەتوانێت لە میدیاکانی ترۆکو دەسەڵاتێکی چوارەم بێ توانیوێتی چاودێر بێ بەڵام چاودێریەکە بۆچی من چاودێری ئەو ماڵی دراوسەیەکەم بۆ ئەوە ئەیکەم بزانم چییە کڕن و چییە خۆن و چی ئەەکەن یا بۆ ئەوە ئەیکەم بزانم لەگەڵ منا چۆن مامەڵاکەن توانیوێتی چاودێر بێ و توانیوێتی ئازادی تا ڕادەیەک ڕای خەڵک بگەێنێ دەنگی خەڵک بگەێنێ بەڵام ئایا چاودێریەکەی بە ئاراستی خزمەتکردن بۆ کیا بگوێ میدیایەک هەیە چاودێرە تا ئەو کاتەی خۆی لە دەرەوەی حکوومەتە کە چۆن ناو حکوومەت لە چاودێریەکەی لاوازە بێ میدیایەکەیە چاودێرە بەسەر ئەوەی کە نایەڵێ هەژمونی دروست کردووە کە ناهێڵێ خەڵکی تر بە ئاراستەیەکی تر بیر بکاتەوە جگە لەوەی کە ئەو پێی ئەڵێت چاودێریەکەش ئایا چاودێرە بەوەی کە پرسەکانی خەڵک چەنێ لە لای حکوومەت جێبەجێکراون یا چاودێرە بەوەی خوا لە خەڵک کات کە پرسەکانی حکوومەت لە لای ئەو جێبەجێکراوە لەبەرەوە چاودێریەکەی هەیە بەڵام چاودێریەکەشی شپرزە باشە زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆرە نەزاکەت حسێن پرۆفیسۆری یاریدەدەر لە بەشی ڕاگەیاندن لە زانکۆی سلمانی زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ ئێوەش